تورکیا تەنها تێشکانی مەسەلەی کوردە ساڵی 2023 سە ساڵ تێپەڕە بێ و دوو بارەگەرەکێتی عوسمانیەت زنی کاتۆ اینجا هاتنی داگیرکردنی کوردستان لە زەرەری هەموو لایەنەکانە بە چەپ و ڕاست و بە هەموو قەومی کوردۆ جا لەبەر ئەوە پێویست ناکە ئەمانە لە حاڵەتانە هیچ شتێکی جیاوازی لە بینیانە بمێنێ چکو دوژمن فەرق ناکە ئەمە پارتیە ئەمە یەکێتیە ئەمە ئیسلامیە ئەمە چەپە ئەمە ڕاستە لەبەرەوە داواکەین لە میلەتی کورد هەر هەمویان هەزار مشکیلە و شتی فکریشیان نەبێ ئەو شتانە یەکلاخن بۆ ساڵی 2023 نەیەڵن خواست و خوانەکانی ئەردۆغان و تورکیا بێتە دی چکو ئەوانە دوایی ئەگەر گەریلا نەمێنێ یا لایەنەکانی تر نەمێنێ ئەوانیش بەڕەحەتی نامێنێن من نە گەریلام نە پەکم بەڵام دڵنیام ئەو شتە وا ئەبێت سەرکەوتنیش تەنها لە یەکگرتن و بێجیاوازیە هەر کەسێ لە هەر حیزبێک و لایەنێکایە خۆی دەست پێکا و شەرت نییە حیزبەکەیشی لە هەموو شتێ بتوانێت بەڵام خۆیان دەست پێکەن ئەوە سەرکەوتنی مسۆگەری گەلی کوردە ئێمە وەکو گەنجانی سەیساق و شارەزور بەگشتی دژی هەر جۆرە داگیرکاری و هێرشێکین بۆ سەر خاکی کوردستان چاچە ئەو ناوچانە بێت کە نەیان ناوە ناوچە دابراوەکان چە ئەو ناوچانە بێت کە بەواقعی هەرێمی کوردستان ینی شنگاوی بەشێکە لە کوردستانی گەورە بەشێکە لە کوردستانی باشوور بۆیە هەر هێرشێک بۆ سەر شنگالیان هەر هێزێکۆ بێ ئێمە شەرمەزارێکین و دژی هەڵوێستی تونمانە بێ ئەو هێرشەش کەیسە حکوومەتی عێراقی کات و ئەڵێ لە کاتی شکستا کەس دۆست نییە بەڵام لە کاتی سەرکەوتنا هەمووی دۆستە کاتێ زانیان پەیەکە توانای پاراسی شنگالیە و خۆبەرەبەری بۆ شنگال ئاوا بوو گەریلا توانی شنگەلی یەزیدی لە قەتوعامێکی تر پارێزە ئێستا ئەوانی هاتوویانەوە بێنە سەر حازری ئەوەی خوێنی داوا بۆ شنگال گەریلا بووە گەریلاکانی کوردستان بۆ تەفگەری ئازادی پەیەکە بووە و پێویستە ئەوانی ژەی پارێزن و ئەشیگەنە کەناری ئارامی ئەم جۆرە هێرشەی حکوومەتی عێراقیش دیارە کەوتنە خەتی ئەو هێزە نێودەوڵەتیانەیەکانەیە تەفگەری ئازادی کوردستان و گەریلا بە گشتی لە ناو بەرنووە خاکی کوردستان و کوردستانی گەورە دیسان لە سەردەمی دابشکارەکانە بە جۆیەکی تر دابشکەنەوە بەسەر وەکو ئەوەیە کێکە و بەشی خوانی لێ بخۆ یعنی حکوومەت یاریەم بەڕاستی هەڵوێستێکی ڕوونی نییە چکاوە هەیە حکوومەت بەناوی حکوومەت و سیادەیەکی ئەوتۆی نەماوە تەنها چەند حیزبێکە تایبەت بنەماڵی بەرزانی قیادەیە حکوومەتەکە دەکات بنەماڵی بەرزانی خۆیان پێشڕەوی و هینی داگیرکەران ئەوان خۆیان داگیرکەرانیان بۆ هین چکا بەڕاستی کوردی ئازاد لە شوێنێک بێ خەتی خیانەت نامێنێ بنەماڵی بەرزانیش بەوە قەڵسن چکە ئازانن شۆڕشی ئازادی کوردستان و گەریلا کەسایەتی ئازاد دروستەکە کەسایەتی ئازادیش مەترسیە بۆ سەر بنەماڵی بەرزانی بۆیە بنەماڵی بەرزانی هەمیشەیانەوە خیانەت ئاواکەنە ناو کوردستانە بۆی جێپێی خۆیان بەهێز بێت هەڵوێستی خەڵک زۆر باشە ومێدەوارم خەڵک و چر حزب و لایەنە سیاسیەکان کەسایەتیەکان ڕێکخراوەکان پەرلەمانتارە سەربەخۆ ئازادەکان تەنانەت پارتیش کەسایەتەکانی ناو پارتی هەڵوێستی ڕوونیان هەبێت چکام هێرشە تایبەت هێرش نییە بۆ سەر گەریلا بۆ سەر چەند چیاک هێرشە بۆ سەر خاکی کوردستان کاتێک گەریلا شەهید دەبێت کوڕێکی کورد کچێکی کوور شەهید دەبێت کاتێک بەشێکی کوردستان داگیرەکە بەشەکەی کوردستانیش داگیرەکە لەگەڵ ینی دوژمن تیا بەهێز دەبێت چەند دوژمن بەهێز بێونە کورد لاوازەیە بۆیە پێویستە کورد یەکگرێ یا گرتو بێ بۆی بەهێزی خۆی دیسان نیشان بداتەوە لەم سەردەمی دابشکاریە زۆرترین ماڤۆگەری کورد دەستە بەرکەین